لە ڕێکەوتنامەی سایکس-پیکۆوە بۆ سیڤەر و لۆزان و دابەشکردنی کوردستان. لەگەڵمان من ئەمڕۆ لەم فیلمە بەڵگەنامەیەدا قسە لەسەر ئەم بابەتە گرنگە دەکەین. هەمومان ئاگاداری ئەوەین کە بەهۆی گۆڕانکاریە گەورەکانی جیهانەوە نەخشەی ناوچەکە سەر لە نوێ دادەڕێژێتەوە. زیاتر لە 100 ساڵ لەمەوبەر ناوچەکە بە ڕەوشێکی هاوشێوەی ئەمڕۆدا دەڕۆیشت و لە ئەنجامدا کوردستان دابەشکرا. لەبەرەوە گرنگە ئێمە لە 3 ڕێکەوتنامە بگەین: سایکس-پیکۆ، سیڤەر و لۆزان، کە بوونە هۆی ئەم ڕەوشەی ئەمڕۆ. ئەوەش بە ئامانجیەوەی کە ئەو تێگەیشتنە ببێتەوانەیەک بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەمڕۆ و داهاتوو. ئەمڕۆ بەسپاسەوە ئەم بەرنمەیە لە ناوەندی ڕۆشنبیری دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوول تۆمار دەکەین. بۆ ئەوەی کە لەم ڕێکەوتنامانە بگەین، دەبێت لە هەلومەرجی جیهانی پێش ڕێکەوتنامەکان بگەین کە یەکەمیان لە ساڵی 1916دا واژۆکرا. ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی ئەو کات بەدەست دوو دەوڵەتی سەرەکیەوە بوو: قاجار و عوسمانی. ئەم دوو دەوڵەتە کوردستانیان لەژێر دەستا بوو، واتە ئەو کاتە کوردستان دوو بەشی سەرەکی بوو. دەوڵەتی عوسمانی لە سەدەی 19دا دەوڵەتێک بوو کە لە زۆر ڕۆ داڕوخا و لاواز بوو، نادادوەری و شەڕ و شۆڕ زۆربەی ناوچەکانی گرتبووە. لە سەرەتای سەدەی 19هەمەوە بۆ خۆکۆکردنەوەی خۆیان و دەسەڵاتە لاوازەکەیان لە هەوڵی ئەوەدا بوون کە حکومڕانیان بکەنە ناوەندی و لە ئەنجامدا دەسەڵاتە نیمچە سربەخۆکانی کورد لە هەموو باشەکاندا کەوتووە ژێر فشارەوە. لاوازی و داڕوخانی دەوڵەتی عوسمانی وای کردبوو کە دەوڵەتەکە ڕوو لە فکری نەژاد پەرستی بکات و ئەوە نەتەوە ناتورکیەکانی ناو ئیمپراتۆریەتەکەی تووشی نیگەرانی و بێزاری کردبوو. بە هەمان شێوەش دەوڵەتی قاجاریش لە هەلومەرجێکی هاوشێوەدا بوو. ئەویش لە ناوە داڕوخا بوو، بەشێک لە خاکەکەی لە دەستدا بوو بە ڕووسەکان. ئەوانیش لە ڕەوشێکی خراپدا بوو. ئەوە هەلومەرجی جیهانی پێش ڕێکەوتنانەکان بوو. لە ڕاستیدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەردەمی تاریکیدا دەژیا. با گشتی ئابووری داڕوخاو بوو، برسێتی و گرانی چەندین جار ڕویان دەدایەوە. کوردستانیش لەبەرەوەی کە بەشێک بوو لە دەوڵەتەکانی قاجار و عوسمانی، ئەویش لە هەژاری و نالەباریدا دەژیا. کوردستان جگەل لەو ڕەوشە نالەبارەی کە لەژێر سایی ئەو دوو دەوڵەتەدا تێیدا بوو، کێشەی تریشیە بوو. لە هەردوو بەشی عوسمانی و قاجاریدا چەندین جار تووشی پەتایی هەمەجۆر بوو. بۆ نمونە لە نێوان ساڵی 1829 تا 1835 ناوچەی کرماشان نیوەی دانیشتوانی بەهۆی نەخۆشی تاعونەوە لە ناوچوو بوون. ئەوە کاریگەری خراپی لە باشووریش بەجێهێشت بوو. گەڕۆکی ئینگلیس فرەیزەر لە ساڵی 1834دا ئاماژە بە کاریگەریەکەی لەسەر باشووریش دەکات و دەڵێت سەرڕای ئەو کاریگەریە سوپای عەجەمیش کەوتبوونە تاڵانی لەو ناوچانەدا. ئێدمۆنس لە پەرتووکەکەیدا ئاماژە بەم کاریگەریە لەسەر ناوچەی سلێمانی دەکات و دەڵێت مای سەرسوڕمان نییە کە ئالەم ساتەدا سلێمانی ڕەنگێکی غەمباری هەیە، لەبەرەی کە لە دوا ساڵی جەنگدا بازرگانی بە تەواوی لەوێ وەستا بوو، کشت و کاڵ پشتگوێ خراب بوو، داواکاری تورک بەسەر خەڵکەوە زۆر بێبەزەیانە بوو، برسێتی کاریگەری زۆری لەسەر ژیانی مرۆڤ و ئاژەڵی بەجێشت بوو. کاتێکە نوێل لە ساڵی 1970دا گەیشتووە سلێمانی،
لاشەی خەڵک لەسەر شەقامەکان کەوتبوو، حاڵەتی خواردنی گۆشتی مرۆڤ ڕوویدابوو. کەمتر لە 1/3 خەڵکی شارەکە مابوون و هەروەها نزیکی 2/3 خەڵکی گوندەکانی دەوروبەری سلێمانیش لە ناوچوو بوون یان ڕۆیشتبوون. سەرڕای ئەو هەلومەرجە نالەبارە و ئەو نادوەت دۆریەی کە بڵاو بووبەوە، هەردوو دەوڵەتەکەش لە هەوڵی ناوەندیکردنی دەسەڵات و کەمکردنەوەی دەسەڵاتی کورددا بوون. هەرەو ڕەوشە خراپە بوو کە وای لە سەرکردەی کورد شێخ عەبدوڵڵای نەهری کرد کە لە ساڵی 1880دا هەوڵی سربەخۆیی بدات لە نێوان ئەو دوو دەوڵەتەدا و نیگەرانی خۆی لە هەردوو دەوڵەت بخاتە ڕوو. هەوڵەکانی شێخی نەهری ڕووداوێکی دابڕاو نەبوو لە سەردەمەکە، بەڵکو ئاوێنەی هزری کوردی نوخبەی ئەو سەردەمە بوو کە بە گشتی لە هەوڵی جیابوونەوە و دامەزرانی وڵاتێکدا بوون بۆ کوردان. سەدەی 19 بەو جۆرە سەدەیەکی پڕ لە نەهامەتی بوو بۆ کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕەوشی نالەباری ئەم دوو دەوڵەتە عوسمانی و قاجار وای کرد کە جگە لە شۆڕشەکەی شێخ عەبدوڵڵای نەهری کورد بابەتی نەتەوەی بە شێوەی جیاواز بکەوێتە ڕوو. کورد لە ڕێگای جیاواز و کەسایەتی جیاوازەوە لە هەوڵی بەدەستهێنانی مافەکانیدا بوو. یەکێک لەو هەوڵانە لە ڕێگای یەکەم ڕۆژنامەی کوردیەوە بوو بە ناوی کوردستان. ڕۆژنامەکە لەلایەن مقداد مەدحەت بەدرخان کە سەر بە بنەماڵەی بەدرخانی میرانی بۆتان بوو لە میسر دەرکرا. ئەو ویستی لە ڕێگای ئەو ڕۆژنامەیەوە هەوڵەکانی کورد بخاتە ناو چوارچێوەی ڕۆژنامەیەکە و دەنگەکان لە یەکتری نزیک بکاتەوە. ئەو ڕۆژنامەیە ڕێگە خۆشکەر بوو بۆ چەندین گۆڤار و ڕۆژنامەی تر کە بەدوای ئەودا هاتنەکایەوە. شان بەشانی ئەمانە هەوڵی دوو ئاڕاستەی گشتیشا بوو. ئاڕاستێکیان دەیویست کورد جودا بێت و دەوڵەتی سربەخۆیە بێت. لە کاتێکدا ئاڕاستەکەی تر دەیویست ئۆتۆنۆمیان لەژێر سای دەوڵەتی عوسمانیدا دەست بکەوێت. یەکێک لەو بنەماڵانەی کە زۆر چالاک بوون بنەماڵەی بەدرخانی میرانی بۆتان بوو. ئەم بنەماڵەیە چەندین ئەندامیان بە شێوەیەکی بەردەوام و لە ڕێگای جیاوازەوە هەوڵیان دەدا. هەندێکیان پەیوەندی باشیان لەگەڵ بەریتانیا و فەرەنسادا هەبوو. بەو جۆرە لە پێش ئەوەی ڕێکەوتنامەکە واشوو بکرێت، کورد کەوتووە جوڵە، بەڵام هەوڵەکان بە هۆکاری جیاواز هەوڵی یەکگرتوو نەبوون و کارەکان بەیەکەوە نەبوون و پەش و بڵاو بوون. لە ساڵی 1914دا جەنگی جیهانی یەکەم دەستی پێکرد. لەو جەنگەدا تورکیا و ئەڵمانیا لە دژی بەریتانیا و فەرەنسا و رووسیا و چەند وڵاتێکی تر لە جەنگدا بوون. لە ڕاستیدا لە هەلومەرجی جەنگی جیهانی یەکەمدا بوو کە هاوپەیمانان بیریان لە ڕێکەوتنامەی نهێنی سایکس-پیکۆ کردەوە. لەم جەنگەدا دەوڵەتی عوسمانی لەگەڵ ئەڵماندا بوو لە کاتێکدا دەوڵەتی قاجاری ئێران بێلایەنی هەڵبژارد. بەڵام لە دوای ساڵی 1914ەوە هاوپەیمانان بە جۆرێک دەیانزانی کە جەنگەکە چۆن کۆتایی دێت. لەبەرەوە ویستیان پێش کۆتایی جەنگ قسە لەسەر دابەشکردنی دەوڵەتی عوسمانی بکرێت. ئەوان لە ساڵی 1916 و 2 ساڵ پێش کۆتایی جەنگ ڕێکەوتنامەیەکیان واژوو کرد کە بە سایکس-پیکۆ دەناسرێت. هەروەک بە ناوەکەدا دیارە، ئەم ڕێکەوتنامەیە بە ناوی دوو کەسەوەیە. سایکس کە بەریتانیەک بوو بە ناوی مارک سایکس لەگەڵ فرانسوا پیکۆتی فەرەنسی. مارک سایکس ئەفسەرێکی بەریتانی شارەزا بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت ئاگاداری کورد بوو. مارک سایکس دیپلۆمات و گەڕۆک و ئەفسەر بوو. پێش داڕشتنی ڕێکەوتنامەکە خۆی بە کوردستاندا گەڕا بوو، توێژینەوەیەکی وردی لەسەر هۆزە کوردیەکان نووسی بوو بە ناونیشانی هۆزە کوردیەکانی ئیمپراتۆریەتی عوسمانی. واتە ئەو کەسێکی ئاگادار بوو لە کورد. کەسە فەرەنسیەکەش فرانسوا پیکۆت پارێزەر و دیپلۆماتێکی فەرەنسی بوو کە ناوی چووە سەر ڕێکەوتنامەکە. ڕێکەوتنامەکە بە شێوەیەکی نهێنی لە نێوان فەرەنسا و بەریتانیادا داڕژا، بەڵام بە ئاگاداری رووسیای قەیسەری بوو کە ئەو کات لە جەنگی جیهانیدا هاوپەیمانی ئەوان بوو. لەم ڕێکەوتنامەیەدا کە لە ساڵی 1916 واژووکرا، فەرەنسا و بەریتانیا ڕێککەوتن کە دوای جەنگی جیهانی یەکەم
ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بندەستی عوسمانی دابەش بکەن لە نێوان خۆیاندا. رووسیاش لە ڕێکەوتنەکەدا بوو بەوە ڕازی بوو، بەڵام ئەویش داوای کردبوو کە هەندێک بەشی لە دەوڵەتی عوسمانی بکەوێتە دەست. ڕێکەوتن نامەی ساکس-پیکۆ بە ناوی کەسانێک کۆبوون کە هەندێکیان پسپۆر بوون لە بواری کووردا. کەسێکی وەک مارک سایکس ئەو لەو سەردەمەدا باشترین توێژینەوەی لەسەر هۆزە کوردیەکان نووسی بوو، ئاگاداری نەتەوەی کورد بوو. بەڵام باشە ئەم ڕێکەوتن نامەیە چۆن بوو، چی بۆ کورد تێدا بوو؟ لە ڕێکەوتنامە نهێنیەکەدا ئەوان نەخشەیەکی ناوچەکەیان کێشا بوو. بەپێی ئەو نەخشەیە هەر یەک لە وڵاتە هاوپەیمانەکان بەشێک لە ناوچەکەیان بەردەکەوت. هەر یەک لەو بەشانەش دوو ناوچە بوون، ناوچەیەک حکمی ڕاستە و خۆی ئەوان و ناوچەیەکی تر لەژێر چاودێری ئەواندا بوو. دەبینێت ناوچە تۆخەکە ناوچەی ژێر دەسەڵاتیان بوو، ناوچە کاڵەکە ژێر کاریگەری و چاودێری ئەوان بوو. وەک دەبینرێت بەریتانیا زیاتر نزیک کەنداوی هەڵبژاردە بوو کە بۆ ئەو کە لە هندستان بوو ئەوە باشترین بژاردە بوو. فەرەنسا لە مووسڵەوە تاک و سووریا و بەشێکی شام، رووسەکان ئەرمینیا و بەشێکی کوردستانی باکوور و ئەستەمبوڵ و دەوروبەری. بەو جۆرە و بە شێوەیەکی نهێنی لە وتوێژی نێوان ئەو سێ وڵاتەدا وڵاتی عوسمانی بە تەواوی بەش کرابوو. ڕێکەوتنامەکە ئاماژەی بەدەوڵەت بۆ عەرەب کردبوو، بەڵام بەو شێوەیە نەبوو کە بەریتانی و فەرەنسیەکان پەیمانیان پێدابوون بەرامبەر بە هەستان لە دژی عوسمانیەکان. بۆ کورد ڕێکەوتنامەکە هیچی تێدا نەبوو جگە لە دابەشکردنی ناوچەکە. ئەوان بەپێی بەرژەوەندی خۆیان ڕێکەوتنامەکەیان دانابوو، نەکبوونی نەتەوەکان لەسەر خاکەکەیان. واتە وەک لە ڕێکەوتنامەی ساکس-پیکۆدا دەردەکەوێت، بەریتانیا و فەرەنسا هیچ پلانێکیان بۆ دروستکردنی شوێنێک بۆ کورد نەبوو. ئەوان سەرەتا زیاتر خەریکی بەشکردنی خاکی دەوڵەتی عوسمانی بوون و دەیانویست پێش جەنگ هەلایە و داواکانی خۆی بخاتە ڕوو بۆ ئەوەی کە دوای جەنگ بێکێشە دابەشکردنەکە تەواو بکەن. بەڵام لەو نێوانەدا گۆڕانکاریشی گەورە ڕوویدا. لە ساڵی 1970دا لە رووسیا کۆمۆنیستەکان حکومەتی قەیسەریان کۆتایی پێهێنا و بەلشەفیەکان هاتنە سەردەسەڵات کە خۆیان بە کۆمۆنیست و دژە ئیمپریالیزم دادەنا. بەلشەفیەکان بە سەرکردایەتی لینین ڕێکەوتنامە نهێنیەکان دەستکەوت و وەک دژایەتیەکیش بۆ ڕژێمی قەیسەری و دەوڵەتە ئیمپریالیستەکان دەست بەجێ ڕێکەوتنامەکەیان لە ڕۆژنامەی خۆیاندا لە رووسیا بڵاو کردەوە. واتر چیتر ڕێکەوتنامەکە بە نهێنی نەمایەوە. لە بنەچەدا ڕێکەوتنامەی ساکس-پیکۆ نەخشە ڕێگای ڕێکەوتن بوو لە نێوان فەرەنسا و بەریتانیا و رووسیا بۆ بەڕێوەبردنی ئەو ڕێکەبەرایەتی بەرژەوەندی نێوانیان. لەبەرەوە جێگیر نەبوو دواتر هەندێک گۆڕانکاری بەسەرداهات. هاتنی بەلشەفیەکان لە رووسیا و دەرچوونیان لە ڕێکەوتنامەکە و ئاشکرابوونی بۆ هەمووان وای کرد کە گۆڕانکاری ڕوودات. کۆتایی جەنگ لە بەرژەوەنی بەریتانیا و فەرەنسیەکان بوو، لەبەرەوە هەوڵی گۆڕانکاریاندا. بەریتانیا ویستی مووسڵ لە فەرەنسا وەربگرێتەوە بەهۆی ئەو نەوتەی کە تێیدا بوو. هەروەها ناوچەی ئیسرائیل و فەڵەستین کە دانرا بوو شوێنێکی نێونەتەوەی بێت بەهۆی گرنگی شاری قودس بۆ ئاینەکان، بەریتانیا لە ڕێکەوتنامەی بەلفۆرەوە لە ساڵی 1970دا بڕیاریدا کە لەوێ وڵاتێک بۆ جووەکان دابمەزرێنێت. لە هەمان کاتدا سەرۆکی ئەمریکا لە ساڵی 1970دا لە 14 خاڵدا ئاماژەی بەبینینی بۆ جیهانی نوێ کردبوو کە یەکێک لە خاڵە گرنگەکانی مافی چارەی خۆنووسین بوو. هەرە و خاڵانەی ئەو بوو کە دیبلۆماتی کورد شەریف پاشا کردی بە بنەمای داواکانی نەتەوەی کورد لە کۆنفرانسی ئاشتی لە پاریس. هەوڵەکەی سەرۆکی ئەمریکا لەگەڵ تموحی دەوڵەتە ئەوروپیەکان نەدەگونجا، بەڵام قسەیەوە دەکرا کە دەبێت پەیوەندیە نەتەوەیەکان بە شێوەیەکی ئاشکرا و ڕوون بێت و لە ئەنجامی ئەو گۆڕانکاریانەدا ئەوان هاتن لە ساڵی 1920دا کۆمەڵی گەلانیان دامەزران. هەروەها گوتیان کە ئەم نەتەوە نوێیانی کە لەژێر باڵی عوسمانیدا بوون
ناتوانن خۆیان بەپێوە بۆسن و سەرەتا پێویستیان بە هاوکاری دەبێت. بەو شێوەیە دەوڵەتە کۆلۆنالیستەکان هاتن داهیکاریەکەیان لەژێر ڕێکخراوی کۆمەڵەی گەلاندا شێوەکەیان گۆڕی. لە ساڵی 1920 و دوای جەنگ کۆنفرانسی سانڕیمۆ لە نێوان فەرەنسا، بەریتانیا، ئیتالیا و ژاپۆن کرا بۆ ڕێخستنی ڕێکەوتنامەی ئاشتی لەگەڵ تورکیا. ئەو کات ڕێکەوتنە نهێنیەکەی ساکس-پیکۆ بە ئاشکرا گۆڕانکاری تێداکرا. بەپێی ئەو ڕێکەوتنە سووریا و لوبنان خراژێ دەستی فەرەنسا و عێراق و فەلەستین بەریتانیا. وەک سەرنجرا کۆنفرانسی سانڕیمۆ ئامادەکاری بوو بۆ ڕێکەوتنامەی سیڤەر، ڕێکەوتنامێک کە بە هەموو پێوەرێک نەخشە ڕێگایەک بوو بۆ دابەشکردن و پارچە پارچەکردنی دەوڵەتی عوسمانی و سربەخۆیی چەند نەتەوەیەک لەوانە کورد. ڕێکەوتنامەی سیڤەر ڕێکەوتنامەیەک بوو کە بە تەواوی دەوڵەتی عوسمانی پارچە پارچە دەکرد. جگە لەوەی کە خاکی ژێر دەستی دەوڵەتەکەی بە تەواوی لەژێر دەستی دەردەهێنا، بەڵام دەوڵەتی عوسمانی هەر بەناو دەما و بە ئارەزوی خۆیان مەرجیان بەسەردا دەسەپاند. سەرڕایەوە سوڵتان محەممەد ڕێکەوتنامەی سیڤەری واشوو کرد لەبەرەوەی کە چارەی نەبوو. بەڵام دەسەڵاتی ڕاستی لە وڵاتەکەدا لە ئەنقەرە لای ناسیۆنالیستە تورکەکان بوو. ئەوروپیەکان بە پلانێکی داڕێژاو ئەو ڕێکەوتنامەیان نووسی بوو. ئەوان دەیانویست کە پەلوپۆی دەوڵەتەکە بکەن و بۆ هەتایی تواناکانی واکەم بکەنەوە کە نەتوانێت جاری تر ببێتە هەڕەشە بۆ دەوڵەتە هاوپەیمانەکان. بەپێی ڕێکەوتنامەکە سوپای تورکیا سنووردار کرابوو بۆ تەنها 50,700 کەس بێ هێزی ئاسمانی لەگەڵ مانەوەی هێزێکی دەریایی بچووک. ئابووری تورکیا دەبوو لە دەست وڵاتە هاوپەیمانەکاندا بێت و بانکی تورکیش بە هەمان شێوە. ڕێکەوتنامەکە دەرفەتی تەواوی دەدا بە دەوڵەتە بێگانەکان لە کۆنتڕۆڵکردنی ئابووری تورکیادا. جگەلەوە وڵاتەکە دەگرا بە چەند ناوچەیەکەوە و بەشێکی کەمی بۆ دەوڵەتی عوسمانی دەمایەوە. ناوچەکانیش دابەشکرابوون بەسەر یۆنانیەکان، ئیتالیەکان، فەرەنسیەکان، بەریتانیەکان و ناوچەی بۆسفۆروس و داردانێڵس لەبەرەوەی ڕێچکەیەکی ئاوی گرنگ بوو دەسەڵاتی نێونەتەوەی تێدا دادەنرا. جگە لە دابەشکردنی وڵاتەکە دەوڵەتی ئەرمەنیش بە نەخشەیەکی نوێوە دامەزرا. ئەو ئەرمینیایی کە پێشنیاز کرا بوو بەشێک لە خاکی کوردی لە باکووری کوردستان لەخۆ دەگرت. بەپێی ڕێکەوتنامەی سیڤەر کوردیش دەبووە خاوەنی ناوچەیەکی خۆی، بەڵام بە کۆمەڵێک مەرجەوە. ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە بزانین ئەو کوردستانی کە لە ڕێکەوتنامەی سیڤەردا ئاماژەی پێکرا بوو کوێی دەگرتەوە و کورداوای چی کردبوو، ڕێکەوتنامەکە چی پێدا بوو. وەک پێشتر باسمان کرد، سیڤەر مافی دەوڵەتی دەدا بە ئەرمەنیەکان، بەڵام ئەوەی کورد جیاواز بوو. بەشێکی ئەو مافە پەیوەست بوو بەوەی کە ئەرمەنیەکان یەکدەنگ بوون. جگە لەوە ئەوان لە ساڵی 1950دا تووشی ڕەشە کوژی گەورە بوون. لەبەرەوەی کە ئەوان ئاینیشیان کریسیان بوو، ئەوە زیاتر کەیسەکانی بەهێز کردبوو. لەبەرەوە ڕێکەوتنامەی سیڤەر دەوڵەتی بۆ ئەرمەنیەکان فراهم کردبوو. ڕێکەوتنامەی سیڤەر بەڕوونی بناغی بۆ دامەزرانی دەوڵەتی ئەرمەنی دانابوو. ڕێکەوتنامەکە دەڵێت تورکیا بە گوێرەی ئەو کاری کە پێشتر لەلایەن زلهێزەکانی هاوپەیمانانەوە ئەنجام دراون، بەو پێە ئەرمینیا وەک دەوڵەتێکی ئازاد و سربەخۆ دەناسێت. هەروەها کۆماری ئەرمینیا خۆی واشووی لەسەر ڕێکەوتنامەکە کرد. بەڵام ئەوەی کورد لەلی زۆرتیا بوو جیاوازتر بوو. ئەوەی کورد بە مەبەست جێبەجێکردنی بە چەند قۆناغێک دەکرا و ناڕوونی تێدا بوو. ڕێکەوتنامەکە ئەگەری دەوڵەتی کوردی دانابوو، نەک ناساندن یا دان پێدانان وەک ئەوەی ئەرمەنیەکە. مافەکانی کورد لەژێر ڕەحمی دەوڵەتە کۆلۆنیالیستەکاندا دانرابوو، نەک درابوو. بۆ نمونە برگەی 62 سەبارەت بە کورد داوای دەکرد ئەنجومەنێک کە بنکەکەی لە ئەستەمبول بێت و لە نوێنەرانی بەریتانیا و فەرەنسا و ئیتالیا پێکهات بێت بۆ ئەوەی لە ماوەی 6 مانگدا پلانێکی ئۆتۆنۆمی ناوچەیی بۆ ئەو ناوچانە دابڕێژێت
کە زۆرینەیان کوردن. ئەگەر سەرنج بدرێت ڕاستە و خۆ ئۆتۆنۆمی بە کورد نەدەدرا، بەڵکو بڕیار بوو پلانێکی بۆ دابڕێژێت. جگەلەوە سەرتا بە ئۆتۆنۆمی ناوچەیی دەستی پێدەکرد و دواتر بەرەو سربەخۆیی دەڕۆیشت، واتە پرۆسەکە بربەستی لە بەردەمدا بوو. جگەلەوە ئەو خاکی کە بۆ ئەم پلانە ئۆتۆنۆمیە دیاریکرا بوو بە شێوەیەکی ناڕوون پێناسە دەکرا کە دانرابوو بە ئەو ناوچانەی ڕۆژهەڵاتی فرات و باشووری سنووری باشووری ئەرمینیا و باکووری سنووری سووریا و مەسۆپۆتامیا لەگەڵ تورکیا. ئەم وەسفە جوگرافیە جگەلەوەی کە ناڕوون بوو، بەڵام کوردستانی مێژووی نەدەگرتەوە. لە کاتێکدا بەشێک لە کوردستانی باکووری دەگرتەوە، بەڵام بە ئاشکرا دانیشتوانی ویلایەتی مووسڵی لێ دەرکرا بوو. بەریتانیەکان خەریکی لکانی ویلایەتی مووسڵی کوردیەوە بوون بە عێراقی ژێر دەسەڵاتی خۆیانەوە. هەروەها کوردستانی ڕۆژهەڵاتیشی تێدا نەبوو، ئەوە جگەلەوەی کە کوردستانی ڕۆژاواش لەژێر دەستی فەرەنسیەکاندا دەبوو. بەو شێوەیە ڕاستە سیڤەر ئاماژەی بەسەر بەخۆیی دەکرد، بەڵام کاتێک دەچوویتە وردەکاریەکاریەوە دەبینرا ئەویش ئاڵۆزی و ناڕوونی تێدا بوو. لە هەمان کاتدا ئەو بەشەش کە دەیگرتەوە سربەخۆیەکەی ڕۆن و ئاشکرا نەبوو. برگەی 64 لەو ڕێکەوتن نامەیە هەندێ زانیاری تێدا سەبارەت بە پرۆسەی ئۆتۆنۆمی بەرەو سربەخۆی. هەنگاوەکانیش باگشتی بەم جۆرەی خوارەوە بوون. 1. خەڵکی کورد دەبوو بۆ ماوەی ساڵێک چاوەڕێ بکەن دوای ئەوەی کە پەیماننامەکە دەکەوتە بواری جێبەجێکردنەوە. 2. لە ماوەی ئەو ساڵەدا پێویست بوو کە مامەڵە لەگەڵ ئەنجومەنی کۆمەڵەی گەلان بکەن. 3. دەبوو نیشانی بدەن کە زۆرینەی دانیشتوانی ئەو ناوچانە ئارەزووی سربەخۆیی لە تورکیا دەکەن. 4. ئەگەر ئەو مەرجانە جێبەجێ بکرانایە، ئەوە ئەنجومەنی کۆمەڵی گەلان دەیتوانی پێشنیار بکات کە سربەخۆیی بە کورد بدرێت. لە کۆتاییدا دەبوو دەوڵەتی تورکیا ڕاستپاردەکەی ئەوان قوبوڵ بکات و دەستبەرداری مافەکانی خۆی بێت بەسەر ئەو ناوچانەدا. بۆ شێوەیە ڕاستە ڕێکەوتن نامەی سیڤەر سەرەتایەک بوو بۆ دامەزرانی دەوڵەتی سربەخۆ بۆ کورد، بەڵام زۆر لایەنی ڕێکەوتن نامەکە لە مەڕ کورد بە ناڕوونی هێڵرا بوو و دەکرا لێکدانەوەی جیاوازی بۆ بکرێت، بۆ نمونە سنووری خاکی کوردستان و ویلایەتی مووسڵ. وەک پێشتر ئاماژەمان پێکرد، بربەت زۆر هەبوون لە بەردەم دروستبوونی ئەو کیانە کوردیەدا بەهۆی ناڕوونی پەیماننامەکە. بۆ نمونە بەریتانیا دەیویست ویلایەتی مووسڵ لەژێر دەستی ئەو عێراقەدا بێت کە لەژێر دەستی خۆیاندا بوو. لەبەرەوە بەیاننامەکە لە کۆتایی مادەی 64دا هاتبوو کە ئەگەر و کاتێک دەوڵەتی سربەخۆی کوردی پێک بهێنرێت، هیچ ناڕەزاییەک لەلایەن جلهێزە سەرەکی هاوپەیمانەکانەوە نابێت بەرامبەر بە پابەندبوونی خۆبەخشانەی کوردانی نیشتەجەی ئەو بەشەی کوردستان کە تا ئێستا لە ویلایەتی مووسڵدا جێگی کراون بە دەوڵەتێکی کوردی سربەخۆی لەو شێوەیە. لە ڕووکەشدا ئەمە وەک ئیمتیازێک بۆ یەکگرتووی کورد دەردەکەوت، بەڵام لە واقعدا بەریتانیەکان ئەو خاڵانەیان دانابوو بۆ مەبەستی تایبەت. بەریتانیا چارەنووسی ویلایەتی مووسڵ کە پێک هاتبوو لە هەولێر و کەرکووک و سلێمانی مووسڵ کە باشووری کوردستانی ئەمڕۆیە لە پرۆسەی سەرەتایی ئۆتۆنۆمی و سربەخۆیی جیا کردبووە. ئەو وابەستەی پێکهێنانی سەرکەوتوانەی دەوڵەتی کوردی باکووری کردبوو. بەو شێوەیە ئایندەی مووسڵ نەبەسرا بوو بە پرەنسیپی چارەنووسی کوردەوە، بەڵکو بە ئایندەی بەریتانیاوە بوو لە عێراق. ویلایەتی مووسڵ بوو بە کێشە لەبەرەوەی کە وردە کەمال ئاتاتورک لە تورکیا بەهێز دەبوو، داوای دەکردەوە و دەیگوت کە ویلایەتی مووسڵ بەشێکە لە دەوڵەتی عوسمانی، بەڵام بەریتانیا دەیگوت کە بەشێک دەبێت لە عێراق لەبەرەوەی کە کورد لە عێراقدا مافی ئۆتۆنۆمی خۆیان دەبێت. لە ئەنجومەنی گەلان بەریتانیا دەیگوت کورد باشە لە عێراقدا بن کە لەوێ مافی خۆیان دەبێت نەک لەژێر دەستی تورکدا، بەڵام تورکەکان دەیانوت کە کورد لە ڕووی ئاین و کولتورەوە لە تورک نزیکترە وەک لە عەرەب و مووسڵ لە ڕووی مێژوویەوە بەشێکە لە ئەنەتۆلیا. ئەم دوولایەنە هیچیان کوردیان نەدەویست، بەڵکو هەردوو لە هەوڵی وەرگرتنی ئەو بەشەی کوردستاندا بوون بۆ خۆیان. ڕێکەوتن نامەی سیڤەر سەرەتایەک بوو بۆ دروستبوونی کیانێکی کوردی، بەڵام ڕێکەوتن نامەکە زۆر لایەنی ناڕوون بوو و بربەستیشی لە بەردەمدا بوو. سەرڕایەوانە هەمووی
گۆڕانکاریەکانی جیهان و ناوچەکە وایان کرد کە ئەم ڕێکەوتنامەیە بکەوێتە ژێر مەترسیەوە. بە ماوەیەکی کەم دوای پەیماننامەی سیڤەر هەلو مەرجەکە زۆر گۆڕا. ناسیۆناڵیستە تورکەکان بە سەرکردایەتی کەمال ئەتاتورک کە چوو بوونە ئەنقەرە خۆیان کۆکرد بۆ و بەهێز بوو بوون. ئەوان کۆمەڵێک شەڕیان لەگەڵ ئەوروپیەکان کرد و یۆنانیەکان لە ڕۆژئاوا و فەڕەنسیەکان لە باشووردا شکێنران. جگەلەوە رووسیای کۆمۆنیست بە سەرکردایەتی لینین کەوتوو بووە جوڵە دژی هاوپەیمانە. لەبەرەوە پەیماننامەیەک لە نێوان کەمال ئەتاتورک و لینیندا واژووکرا. بەپێی ئەو پەیماننامەیە رووسیای لینین هاوکاری چەک و پارە و چەندین شتی کەمال ئەتاتورکی دەکرد لە دژی دەوڵەتە کۆڵۆنیالیستەکان. بەو جۆرە کەمال ئەتاتورک ڕۆژ بە ڕۆژ بەهێز دەبوو، لە هەمان کاتدا دەبوو بە بەشێک لە هاوپەیمانانی رووسیای کۆمۆنیست. ئەم ڕەوشە تازەیی تورکیا وەک هاوپەیمانی رووسیا بوو بەهۆی گۆڕانکاریەکی گەورە لە ڕوانگەی دەوڵەتە ڕۆژئاویەکاندا بۆ تورکیا و ناوچەکە. دواتر ڕێکەوتنامەیەکی نوێ لە ئەنجامی ئەو هەلومەرجەدا هاتە گۆڕێ بە ناوی لۆزان کە ڕەوشەکەی بە تەواوی گۆڕی. لە ساڵی 1923دا هاوپەیمانان ڕێکەوتنامەی لۆزانیان واژوو کرد. ڕێکەوتنامەیەک کە هەتاوەکو ئەمڕۆ ئاکامە نەرینیەکانی لەسەر نەتەوەی کورد ماوە. بەڵام ئەم ڕێکەوتنامەی هەر لە خۆی نەبوو، بەڵکو پەیوەست بوو بە گۆڕانکاریە گەورەکانی ناوچەکە لەو سەردەمەدا. ڕێکەوتنامەی لۆزان بە تەواوی جیاواز بوو لەوەی سیڤەر. لە سەردەمی سیڤەردا عوسمانی تەواو لاواز بوو لە کاتێکدا لە سەردەمی لۆزاندا گیانی پێدا هاتبووە. بۆ دەوڵەتی عوسمانی ئەم ڕێکەوتنامەیە وەک دروستبوونەوەی دەوڵەتەکە وابوو لە بەرگێکی نوێدا. ئەم ڕێکەوتنامەیە دانی بە سنوورە نوێەکەی دەوڵەتی عوسمانی داناکە خاچێکی زۆری لە یۆنان و بەریتانی و فەڕەنسیەکان وەردەگرتەوە. هەروەها لە ڕووی ئابووریشەوە دەوڵەتی عوسمانی لە سیڤەردا تەواو ژێردەسەی ئەوروپیەکان بوو. ڕێکەوتنامەی لۆزان لە زۆر ڕۆ تورکیای لە کۆتوبەندی ئابووری ڕۆژئاوایی ڕزگار دەکرد. جگەلەوەی کە کەمال ئەتاتورک بەهێزەوە تورکیای دامەزراندەوە، بەڵام بەشێکی گۆڕانکاریەکە پەیوەست بوو بە هەلومەرجی نوێی جیهانی دوای جەنگەوە. ئەوروپا نەیدەویست تورکیا لەگەڵ رووسیادا بمێنێت. لەبەرەوە لە ساڵی 1923 و سەردەمی لۆزانەوە ئەوان دانویست تورکیایەکی جێگیر و بەهێز و سەر بە ڕۆژئاوا دروست ببێت و نەچێتە بەرەی رووسیای کۆمۆنیستەوە کە بە تەواوی بەرەیەکی دژی ڕۆژئاوا بوو. بەریتانیا کە دەوڵەتێکی سەرەکی بوو لەو ڕێکەوتنامەیەدا لەگەڵ تورکدا لە هەموو شتێکدا ڕێکەوت تەنها لە خاڵی سنووری تورکیا و عێراقدا نەبێت کە کێشەکە لەسەر ویلایەتی موسڵی کوردستانی بوو. واتە ڕێکەوتنامەکان واژوو کرد و ئەو خاڵیان بە هەڵوەسراوی هێشتەوە و ئاڕاستەی کۆمەڵی گەلانیان کرد. بەریتانیا دەیزانی کە لەوێ کاریگەری ئەو زیاترە و دەتوانێت ئەو خاڵە ناکۆکە لە بەرژەوەندی خۆی یەکلا بکاتەوە. دواتر بەریتانیا لە ساڵی 1926دا توانی ویلایەتی موسڵی کوردستانی باشوور بخاتە سەر عێراق کە لەژێر دەستی خۆیدا بوو. ئامانجی بەریتانیا زامنکردنی نەوتی ئەو ناوچە دەوڵەمەندە بوو، ئەوەشی بەدەستهێنا. ئەوەی کە بۆ ئەم بەرنامەیە گرنگە بوونی کووردە لە ڕێکەوتنامەکەدا. لە کاتێکدا کە ڕێکەوتنامەی سیڤەر سەرڕای کەم و کوڕیەکانی بەرامبەر بە کورد بناغی شتێکی دانابوو، بەڵام لۆزان بە تەواوی ئەوەی گۆڕی. لۆزان سەرەتایەکی نوێ بوو، لەوێدا بە تەواوی نەتەوەی کورد پشتگوێ خراپبوو. تەنانەت وشەی کورد و کوردستان هیچیان لە پەیماننامەکەدا نەمان. ئەم پەیماننامەیە نەک هەر کوردی بە تەواوی پشتگوێ خست، بەڵکو شەرعێتی یاسایی داڕشت بۆ پارچە پارچەکردنی خاکی کوردستان و دروستکردنی دەوڵەتی نەتەوەی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێشتر لە کاتێکدا کوردستان دوو بەشی عوسمانی و قاجاری بوو، دوای لۆزان بە بەشی ئازربایجانەوە کوردستان کرا بە 5 بەشەوە. ئەوە سەرەتایەک بوو بۆ دروستکردنی سووریای عەرەبی، دەوڵەتی تورکی و عێراقی عەرەبی و ئێرانی فارسی و ئازربایجانی تورکی و سەرتەمی سەپاندنی نەتەوەکانی تر بە شێوەیەکی یاسایی و
بە پاڵپشتی شەریعەتی نێونەتەوەی بەسەر کووردا. ئیتر ئەم دەوڵەتانە بە پشبەسن بە شەریعەتی نێونەتەوەی لۆزان دەستیان واڵا کرا بۆ چەوسانەوەی کورد و هەوڵی توانەوە و لە ناوبردنی. ڕاستە کورد لە پێش سیڤەردا وڵاتی سربەخۆی نەبوو، بەڵام لە ڕووی دەسەڵاتەوە هەلومەرجی لە عەرەبەکانیش باشتر بوو. لە چەندین ناوچەدا کورد نیمچە سربەخۆ بوو، بەڵام لۆزان کوردی بە شێوەیەکی یاسایی کردە ژێردەستەی ئەو سێنەتەوە. ئامانج لەم بەرنمەیە تێگەیشتن و وانەوەرگرتن بوو لە ڕێکەوتنەکان کە دوای هەرسێکیان نەخشە ڕێگایەکی یاسایی و نێونەتەوەی داڕێژا بۆ دابەشکردنی کوردستان. جا بابزانین چی لە ڕابردووە فێر دەبین. لە سەرەتای سەدەی 20م و پێش واژووکردنی هەرسێ پەیماننامەکە کورد لە هەوڵی جدیدا بوو بۆ سربەخۆی. ئەمانی خوارەوە ئەو هەوڵانە بوون. ڕاپەڕینی شێخ عەبدولسەلامی بەرزانی ساڵی 1909، ڕاپەڕینی بتلیس ساڵی 1940، ڕاپەڕینی دەرسیم ساڵی 1940، ڕاپەڕینی بۆتان 1915 تا 1916، ڕاپەڕینی دەرسیم ساڵی 1916، ڕاپەڕینی مەلیک مەحموود لە ساڵی 1970 کە گەورەترین هەوڵ بوو بۆ سربەخۆیی کوردستان، ڕاپەڕینی سمکۆی شکاک لە ساڵی 1970، ڕاپەڕینی کۆچیریەکان لە ساڵی 1921 لە باکوور و چەندینی تر. ئەوەی سەرنج دەدرێت لە بەشەکانی کوردستاندا هەوڵ هەبوون بۆ سربەخۆیی و نیوچە سربەخۆیی، بەڵام هەوڵەکان پەرش و بڵاو بوون و یەکدەستە نەبوون. بۆ نمونە لە کاتێکدا کەسێکی وەک شەریف پاشا کە لە کۆنفرانسی پاریس بوو بە نوێنەری کورد و ئەو چەند کەسایەتیکی بەدرخانیەکان داوای سربەخۆیی تەواویان دەکرد، بەڵام بەشێکی زۆر لە هۆزە کوردیەکان تەنها داوای ئۆتۆنۆمیان دەکرد. جیاواسی بۆ چوون شتێکی ئاساییە، بەڵام نەتوانرا ئەو جیاوازیانە لە ژێر چەترێک تا کۆبکرێتەوە. یەکێک لە هۆکارەکان کە نەدەتوانرا کورد لە ژێر چەترێکا کۆبکرێتەوە هەوڵی پێشتری قاجار و عوسمانی بوو بۆ لە ناوبردنی مێرنیشینە کوردیەکانی وەک سۆران، ئەردەڵان، هەکاری، بۆتان، بابان و چەندینی تر. ئەوە هۆکارێکی گرنگ بوو. کورد لە سەردەمی سیڤەردا بناغەی دەوڵەتێکی نەبوو کە لەسەری دروست بێتەوە، واتە قاجار و عوسمانی لە سەدەی 19دەمدا بناغەی دەوڵەتە کوردیەکانیان لە ڕێگای لەناوبردنی مێرنشینەکانەوە تێک شکاندبوو کە هەندێکیان بۆ سەدان ساڵ بوو حکومڕان بوو. ئەم ڕۆژڕاستیەکەی بە هەلومەرجێکی چارەنووسازدا دەڕۆین. هەر بۆیە تورکەکان ماوەیەکی درێژە باسی ئاشتی دەکەن. لە ڕاستیدا ئاشتی تورکەکان هەوڵێکە بۆ ڕێگرتن لە دروستبوونی کیانێکی کوردی. بەداخەوە کورد پلانی پێشوەختەی نییە و زیاتر چاوەڕوانە ڕووداوەکان ڕوو بدەن و ئەویش کاردانەوەی هەبێت. لە زۆر ڕۆوە هاوشێوەی سەردەمی سیڤەر و لۆزان دابەش و پەردەوازەیە. هەرچەندە هەندێکی وا هەیە، بەڵام بەکشتی کورد یەک دەستە نییە و حکومڕانانی کورد زیاتر خەریکی کێشەی بەرژەوەندی خۆیانن، وەک لە قۆستنەوەی ئەم هەلومەرجە لە بەرژەوەندی نەتەوەی کورد. هیچ گومانێک لەوەدا نییە کە ئەم ڕەوشەی ئەمڕۆ هاوشێوەیەکی هەیە کە لەگەڵ سەرەتای سەدەی 20م و سەردەمی واژووکردنی سێڕێکەوتن نامەکە. بەداخەوە لە کاتێکدا نەتەوەکانی دراوسێمان بە تایبەتی تورک زیاتر خۆیان ئامادە کردووە، هەوڵەکانی کورد پەرش و بڵاون و نەتەوەی کورد بە گشتی کاردانەوە بەرامبەر گۆڕانکاریەکان دەکات، نەک خۆی دەست پێشخەری گۆڕانکاریەکان بێت. ئەو ئاشتیەی کە دەوڵەتی تورک بانگەشەی بۆ دەکات بەشێکی گەورەی پەیوەستە بە هەوڵی ئەوان بۆ پارچە پارچەکردن و لاوازکردنی کورد. ئەمڕۆ نەتەوەی کورد گەورەترین نەتەوەی لە جیهاندا کە خاوەنی وڵاتی خۆی نییە و هەمووشمان بەشێک لە بەرپرسیارەتی ئەومان لە ئەسۆدا، بەڵام هیچ کەس هێندەی سیاسیەکانی کورد بەرپرس نین لە لاوازی و پارچە پارچە بووندا. ئەمڕۆ دەرفەتێک هاتوۆتە گۆڕێ کە گۆڕانکاریەکانی ناوچەکە لە بەرژەوەندی کووردا بن، بەڵام گەر کورد بە ناتەبایی و پارچە پارچەی بمێنێتەوە، ئەوە دەشێت ئەم دەرفەتەمان لە کیس بچێت و نەوەکانی داهات و نەفرەتیمان لێ بکەن. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.